ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر نرخی نۆرینگە تایبەتەکان، نرخی نەخۆشخانە ئاهلیەکان، نرخی ئەو پشکنینانەی کە لە دەرەوە هاوڵاتیان لە دەرەوەی نەخۆشخانە حکوومیەکان هاوڵاتیان ڕۆژانە پشکنین دەکەن. خەڵکی هەژار و کەم دەرامەت سەبارەت بەم نرخانە چی دەڵێن؟ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت پێویستە پێداچوونەوەیەکی جددی لەسەر نرخی دکتۆرانی پسپۆر پشکنینەکانی ئەوان و تەواوی ئەو پارەیە کە خێزانە هەژارەکان لە کەرتی تەندروستیدا سەرفی دەکەن دەڵێن دەبێت پێداچوونەوەی لەسەردا بکەین. ئەم پێداچوونەوەیە بە چ شێوەیەک دەبێت؟ هاوڵاتیان ئەوانەی نەخۆشن لە نەخۆشخانە ئاهلی و حکوومیەکان چارەسەر وەردەگرن چی دەڵێن؟ لەم بە دوواداچوونە هەوڵ دەدەین کێشە و گرفتەکان بخەینەوە. پارەی دکتۆرەکان لە عیادەی خۆیان تایبەت زۆریان کەمە. ئەو کاتێ ئێستا لەو سەردەمەی زۆرە چونکی خەرق هەژارە ژیانەشی سەختە بەڕێدەکەین زەمانەی وانییە ینی خەرق وەزعی باش بی ئەو ڕۆکە دەبی مراعاتی خەرچیش بکرێ خەرچیش هەر کەسە و بە ئەوەی خۆی بە ینی بە حسابی خۆی بەڵام ئەوەی ئیشە لەسەر حکوومەتیە ینی حکوومەت دەبی تقریبان 10 تا 15 باشە دە باشوانەی پسپۆرن تەمەنیان ئەو پسپۆرەکان ئەوانی پسپۆرن زۆر کارامەند لە ئیشەکەی خۆیان ئەوانە دەرێمە باشە. ئەو کاتەی خەڵکێک دەچتە یادەی دکتۆرەکان و هەندێک جار دێتە نەخۆشخانەکان وەکو یەک ینی بایەخەکە وەکو یەکە یان جیاوازە هەندێک جار دەگوترێت لە عیادەی خۆیان ئیتیمام زیاتر پێ دەدرێت. ئەم قسە تا چەند ڕاستە؟ وڵان دکتۆرەکان لە عیادەکان زۆر ئیتیمام پێ دەدەن. بۆ خۆت بەسەرت هاتووە؟ ئیتیمام بەرەخۆش لێن زۆر بەس لێرە هەندجاران ئیتیمام پێ نادەن. یعنی تۆ چووی بەسەرت هاتووە لێرە بڵێن کەم قسە لەگەڵ بکات؟ خێزانەکەم بردیە لە عیادەی ئیتیمام پێدا لێر ئیتیمام پێدایە. پارەکە چەندی باشە؟ وڵات 10 تا 15 باش. هەندێک جار دەگوترێت دکتۆرەکان جیاوازی ناکەن لە نێوان لە نەخۆشخانەکە کار بکات یان لە عیادەکەی خۆی. دکتۆر لۆ دکتۆر دەگەڕێ کەس لۆ کەس دەگەڕێ بەڵام لەو ماوەی چەند حادثەکمان بەسەرا وەکو خۆی منداڵەشی تازەمان بوو نەخۆش بردمانە خەستخانەی ڕاپەڕین باوەڕت هەبی ئیزدیحام هیچمان پێ نەکرا بەڵام لە پاشەوی هاتینە خستەخانەکی ئەهلی بەڵێ لەما بە 3 دقا 25,000 لێ وەگرتین کەچی کابرا عارب بۆ کوردیشی دەزانی. باش تۆ پێم بڵێ لە نەخۆشخانەی ڕاپەڕین چیت بەسەر هات چیرۆکەکەم بۆ دکتۆر نەبوو لەوێ؟ دکتۆر هەبوو بەس دوای جێژم بوو خەڵکەکەش گەلە زۆر بوو وەکوێ من پرسییم لە شارەکانی دیکەش هاتبوونیانی هەبوو لە شەقڵاوی هاتبوو هەبوو لە مەسیف. چەند دکتۆر لەوێ خزمەتیان دەکرد؟ وەڵاهی من دوو دکتۆرم دیت. دوو دکتۆر چەند نەفەر هەبوو؟ زۆر بوو گەلە زۆر یعنی ڕێژەی گەلە زۆر چەند ینی گەلک زۆر چەند؟ یعنی تو بڵێ 200 کەس و ڕێژێکی زۆریش ئاوارەی تێدا بوو عارەبی گەلە زۆر تێدا بوو بەڕاستی خەستەخانەکانی خۆمان لەبە عارەب بە بەرەمە ناکەوی تازەش کەوا دیتمان لێرە لە بەشیەوەی بەس بەڕاستی ماڵیان ناوی لێرەش یا هاوکاریان کردین بەس بڵێ و نەڵێ ئەهلیەکە و تایبەتێکە وەکووەی نییە هیوادارین حکوومەت چاو پێخشاندەوەی بۆی دابکە بیگۆڕی. باش سەبارەت بە پارەی مختبەر بە دەرمان بە پشکنینی دکتۆر سەرەکان باشە؟ لێرە زۆر لە خەستخانەی حکومی زۆر باشە بەڵام لە دەرەوە زۆر گرانە. بەڵێ من وەکو خۆم خێزانم ماوە لەو پێش ئەمەلیاتمان کرد بە نرخەشی 600,000 پێکاتین کەچی کە هاتینە دەرێ لە خەستەخانەی نێزیش ملیۆن نەگڕۆیی. ئەهلی؟ بەڵێ ئەهلی. نەخۆش بووی؟ لێرە چارەسەر دووەگرت؟ پێشی جێژنێ عیب نەبی بن باڵم دێشە هات چوومەکەن دکتۆر بەڵێ چارەسەری زۆر باش ئارێ وەڵی دەرزی باشی دامێ لە دەرێ بم کڕێ بە دەرزی بە 40,000 و بە 45 هەمووی دکتۆر بەڵێن لۆی کردم ئارێ وەڵی لۆ ئەهلی ئیمکانەتم هەتیمە یەکرێت چێمە ئیمکانەتم باشە پارەی نەخۆشخانە ئەهلیەکان زۆرە؟ ئەرێ وڵا کاکە دیکو زۆرە لۆ فەقیری کا دەبێ من کچەکەم
کە پێست عملیات کراوە 2 ملیۆنی لێستاندم بە زۆرە ئەدی کوێرە وڵا لێرە هەموو شتیان لۆ کردم بە پێی پێویست ینی لە نەخۆشخانەکان کێشە نەبوو هەمویان بە بەلاش بوو هەمویان بەلاژ لۆ کردم ئالامنەوە 900 لێرم 5,000 دینارم چوە 5,000 دینار نۆشەو وڵا بە پێی پێویست هەمووی سەردان ئەو کاتێک کە شەکرم بەرز بوو هەمووی ئەنسۆلین وشتیان لۆ بەکار نەمێستا زۆر باشە ئەو کاتێک کە دەچی عیادەکی ئەهلی دکتۆر لە عیادەکەی خۆی سەیرت دەکات پارەکە زۆریان کەمە پارەکە زۆرە کاکە هەر دەچی دەری سەلام عەلەیک دەبێت و وەرەقەکەت پێوی کێشەکەت چییە تێم بگەم کێشەکەت چی ینی بەڕاستی بێزار بووین هیلاک بووین ئەیوەم لاتە برێم تەوا من تۆ بە منداری زارشکم داری هەناینمەوە یعنی من ئەوە یەک منداڵتان بووە بەسەر ئێشە ئەمن ئەوە سێ بە نەشتەرگەری کرایە بەرێ بە نەشتەرگەری چەندیان پارە برخینی بینە و بڕۆوەرە بڕۆ ناو ڕزگاری لە ڕزگاری بڕۆ وڵادە لە وڵادی بڕۆ سەدزادەی لە سەدزادی بڕۆ عیلاجی بکڕ هیچ نییە نازم لەو خستەخانە هیچ عیلاجەک نییە نازم دەردەچی بم پیستە عنی نییە دەبی ئیلا بچێ سەدزادەی ڕئیسی بچی بکڕی بێەوە باشەوە پارە بۆ چ لێت سندراوە تۆ لە هەلیت کردیان لە حکومی ئەمن على ساز لە حکومی پاردیا 600,000 ڕۆیشتی 600,000 ڕۆیشتێ بەخوا ئەوە تا 450,000 وەسن چەند ڕۆژ وەسلەکەشم پێ 450 بەس عملیاتەکەیە بەس دەرێمە دکتۆرەکەی دەرێم لەو 450,000 یعنی کو دەبی لە حکومی بە 450 لە حکومی بە 450,000 وڵای لە هەلیش هەر تقریبی گوتە نازم 8,000 دەچێت نفسی سعر نفسی سعر ینی نفسی نرخە بەڵام لە نەخۆشخانەی حالە ساعت شتێک پێ بۆ دەرێن لە پاش 12 ئەوە دەبتا ئەهلی ینی باش نییە ئەمە بۆ چوونی تۆکو هەڵ باشی چی عالم هەر ئەوە کابراایك نەیبیتن تۆ چی دەڵێ تۆ ینی سەبارەت بە نرخی نۆرینگەکان بە نرخی نەخۆشخانەکانی ئەهلی بەڕاستی بەنسبەت یادە ینی گرانە 25,000 زۆرە زۆرە خەڵک لا قێران جا دختر بخەکە مەعاشی هەیە پاشکە مەعاش ینی 10,000 15,000 تەبیعیە ئەوەیە 10,000 12,000 سێ باشە باش بەس ئەتوکە مەعاش خۆشیەخە 25,000 زۆر نەبڕێت دکتۆرە دەڵێ کاکەمە چەند ساڵە دەخوێنم سرم سپی بووە لەگەڵ ئەو هەموو مستەقبلم ئێستا من زانستێک دەدەم ژیانی ئەو مرۆڤە ڕزگار دەکەم لە مردن 25,000 چییە؟ هەر 25,000 ینی پێ زۆرە تۆ ینی حکوومەت بە نرخی نۆرینگەکانی تایبەت بچێتەوە زۆر زۆر باشە سەبارەت بە نرخی مختبەرەکان فەحسەکان بە شێوەکی گشتی ئەهلی پێت چۆنە باشە باش نییە؟ والله بەڕاستی یعنی کاتێکە تۆ بەرەو دکتۆر دەڕۆی دەڵی دەستنە خصوصی ئەلێرەوە دەمری بۆ دەمری دەتی دەڵی سەلام عەلەیک 20,000ەکە لێ وەسڵەکە لێ وەردەگرن دەڵێ سۆنەرێکی بگرێت دەڵێ بڕۆ 25,000 لە سۆنەرەکەش ئیدی کابرا هەرەوەندی توانە هەیە ئەوەندی پێگەل لەوێ دەیدا ینی لێرە کێشەیەکی گەورەیە ئەگەر کەسێک نەخۆشکەوی بەڕاستی کێشەیەکی هەتا بڵێ گەورەیە بۆ هەموو کەسیش نەک بۆ من نەک بۆ یەکیشکە نەک بۆیەکی بۆ هەموو کەس ئەوەی خۆی لە خوای نەکە بەڕاستی چاوی خۆیان دەگرن دەنا بۆ هەموو کەس ئازارە دەچی بەڕاستی دەچی ئەوەندەت پێ وەسڵەکەی دەبڕێ بۆ دکتۆری سۆنەرەکەی دەگری لەوێ دەمێنیەوە نازانێت پارەی دەرمانی مشکلێ پارەی دەرمانی مشکلێ بەڕاستی باشە چ دەڵێیت ینی بەڕاستی داوا لەو دکتۆرانە دەکەم لە هەر هەمویان جێشان باش با لێبێ والله حرامە لێیان بەڕاستی حرامە بەڵام ئەوان دەڵێن نۆ حرامە کاکە ئێمە چەند ساڵە دەخوێنین ماندوو بووینە ئێمە شەو و ڕۆژمان کردو تێک بۆ فێربوونی زانست سەر و سەرچا ماندوونا بەس وەسڵێک دەینووسن ناوێکت دەنووسن 20,000 دەچێ ژوورێ بۆ خواڵی دەگری والله خواڵی ناوێ باشە حکوومەت دەڵێ پێداچوونەوە دەکەم تۆ وەکو خێزانێکە ینی بڵێن ئیمکانێتەکە وەک پێویست نییە چەند باشە بۆ تۆ واقعان بەڕاستی وەسڵ 15,000 بۆ هەر دکتۆرێکی باقی نەجەڕاع هەر شتێکی هەبێ بەلایەوە 15,000 تەواوە 15 باشیان وەڵێ سۆنەریش 15,000 تەواوە بتوانی کابرا دوای ئیلاجەکەی پێ بکڕی بەڕاستی گوناحیان دەکاتی دکتۆرانە بەڕاستی ئەنی خوان قەپات دەکەن ئەو خەڵکەش بەشێکی زۆر لە هاوڵاتیان گلەیی لەوە دەکەن لە نەخۆشخانە حکومیەکان سڕەیەکی یەکجار زۆرە لۆدێکی زۆر لەسەر نەخۆشخانە حکومیەکانە ئەوان دەڵێن لەبەر ئەوەی نەخۆشخانەکانی ئەهلی نرخیان زێدە گرانە نرخی پشکنی نرخی دەرمان نرخی فەحسەکان ناچارن بێن سەردانی نەخۆشخانەکانی حکومی بکەن
ئێمە لە بەشێکی نەخۆشخانەکانی نەخۆشخانەی ڕزگارین لە شاری هەولێر دەمانوێت بزانین تەنیا ئەمڕۆ چەند نەخۆش سەردانی ئەم بەشەی کردووە ئەم بەشە سلااوت لێبێ ئەمە چ بەشێکە؟ بەشی ئەنتی ئەنتی قڕگ و لوت و بەلەگوێ چەند دکتۆر دانیشتووە؟ قسایەکان سێ دکتۆرە مقیمەکانی تقریبا 5 مقیمە باشە کەوای خسایی سێ بە 5 دەکە 8 دکتۆرمان هەیە چەند نەخۆش هاتووە؟ 170 170 نەخۆش بەڵێ. تا سعات 11 یازدە خەڵکێکی ینی زۆر هاتوو هەموو ڕۆژ وا دێ هەموو ڕۆژ زیاتریشە زیاتری زیاتر. ئێستا هێشتا نەخۆش ماوە؟ ئێستا نەما بەڵام شوێنی دوورە ینی خەڵک وەردەگرن بەڵێ یەکەوە. وەری دەگرن تا 12 تا یەک وەری دەگرن هەتا یەک بەڵێ پشکنین بۆ نەخۆش دەکات بەڵێ دکتۆری خسایی قسایی تا یەک لێرەیە سێ ئەویت کەش 5 باشە کاک مەقسوود زۆر جار گلەیی دەکرێت لەوەی کە لە نەخۆشخانە حکومیەکان دکتۆرەکان زۆر ئیحتیمام بە نەخۆش ناکەن خۆی مەسەلەکە ئەوە نییە بەڕاستی ئیحتیمام دەدرێت بەس مەسەلەکە ئەتو وەکو دکتۆرێک لە عیادەکەت کە دانیشتی ڕۆژێ دە نەخۆش دەبینی 15 دەبینی 5 دەبینی 20 دەبینی بەڵام لێرە ئەوە ئامارەکە دیت دکتۆرێک لێرە ڕۆژانە 100 کەیسی دەبینی 150 کەیسی دەبینی ئەتو ئەگەر هەر نەخۆشێک بەڵێ پشکنین دەکات بەڵێ ئەتو ئەگەر هەر کەیسێک دەدەقیل و تەرخانکەی 100 جاران دەدەکات چەند ناتوانانی ئەتو یعنی ئەو کاتت نییە لە ڕێژکاری چونکە مافی خەڵکیری دەخورێت ئەتۆ تا سعادی 1 و داوام تێریرە وەکو دکتۆر ئەتو لە 8 تا 1 و چەندت ڕێژەی مراجە ئەوەیە مەسەلە ڕێژەی نەخۆش لە دکتۆرەکانی زۆر زۆر زیات یعنی ئەوە ئامارەکان هەموو بەشەکانیش هەروان هەموو بەشەکان هەمووی وانە پێویستە پێداچونەوە بکرێت لە نرخی دەرمان لە نرخی نۆرینگە دکتۆر لە عیادەی خۆی باشە تۆ ئەگەر نەخۆشکەوی ئەو کاتی سەردانی دکتۆر دەکەی لە عیادەکەی خۆی مرتاحترێ یان لە کە دەسێ لای نەخۆشخانەیەکی حکومی بەقورآن ئەوەی لە عیادەی خۆی لە عیادەکەی ئەهلی ئیهتمام پێدە لە خەستخانە حکومەکەی ئیهتمام پێ نادات چۆن کاکە چۆن دەبیت دکتۆرێک چۆن باشە تۆ یەک دەخە توخوا بەوە دەڵێ فەرقی زۆر کاکە یەک بەڵگەم دەوێ بەڵگار ینی دکتۆر دەرێ ئەمە کاری ئینسانی دەکەین بەلای ئێمە ڕوحەکە بۆ مە گرینگە چۆن دەکرێت دکتۆرێک لە عیادەکەی خۆی بایەخت پێ بدە لە حکومی بایەخت پێ ئەمێن 20 سارە هاچووی دکتۆران دەکەم 11 عملیاتم کرایە دەنازۆرم سەلامەت بیاڕم ئەمن پێیان دەرێم لێرم دکتۆر ئەگە ئیشەشی ئینسانی بکە لە دکتۆری باشتر نییە بەڵام بە شەرتێک زەبیری خۆی مرتاحکە بەڵام نەخێوان نییە ئێستا کە ئیشاعە هەیە دەرێ بە سێ مانجی دەگیرێ بڕۆ بی بە دەدنێتە جێیەکی ئالی بە 2 دقە دەگیرێت بەڵام بە چەند دەگیرێت بە 300,000 دەگیرێت ئەم پێم ناگیرێت باشە نەخۆشخانە ئەهلیەکان بۆ فەقیرە یان بەس بۆ دەوڵەمەند بۆ دەوڵەمەند ناتوانین باشە ئێستا لۆ دەچی زۆر دەبینیە قەڵەباڵکێکی یەکچار زۆرە لەسەر ئەو نەخۆشخانەی ینی پێدوانیە ئەو زەخەمووی بەخۆی هەمووی چێتە دەرەوە بڕۆ یەک حەبێ بەسیت دەیە بە 3000 لەبێ بچی لە دەرەوە بیکردنیە لێرە چۆنە سلااوتان لێبێت کێشەیەکتان هەیە وڵی کێشەی ئێرانە ئەوەیە بەواستە زۆر بەڕێ دەکەن ئەواستا ئارێ وڵا لە چێ دەرێ یانی ئێستا کە لای دکتۆری سەعات گۆ لە دکتۆرەکان بەڕاستی ئەو تشتەوە نییە چی ڕاست و ڕەوان نییە بەس حیلاجن لێرە حیلاجم نییە حیلاجمان نییە کە حیلاج چییە داودەرمان نییە مەسان سۆنەر بەلاش نییە ئیشاعە بەلاش نییە هەرزان بیتن اقتصادی باری اقتصادی باری فەقیری لێرە بەلاش نییە بەلاش نییە ینی بەو بە نسبەت بەسا من ئێستا نەخۆشێک بەمنی بۆ 11 ڕۆژە لێرەم 5,000 ڕۆیشت ڕاستە لەگە قسەی مالۆ تشتی بەسیت ئەوەن دەیە بەس کە ئیشاعەکەم دەوێ ئیشاعەکی گەورەم دەوێ ملەوەنم دەوێ ینی واستە واستەکاریش نییە ئێستا حالیەنە من لە سۆنەرەوە لە سوێنی هاتیمە دەرێم ڕقەمم چەندە وەرەقەم نەبڕیان ئیسۆنەری دەرێم ڕقەمم چەندە ئەمن بچم دانیشم دەرێ بڕۆ بنو باشە هەر ڕاوەستام لە دەرکەی ئەوە ئەتو ئەوەی مەکە دەکرێ هاتیە من ئەمن حادی کاک پشتیوانیمە باشە لە
فرانەکە زۆرە هایدی فرانی ما کارجێڕە فرانی ما منتەسبە کەواتە نەخۆشخانەکان تا ڕادەی خزمەت گوزاریان باشە بەس واستە واستەکان ئارێ وەڵڵا ئەمە تاخیر بوو ئێستا سعات 11 نا دە ساعتی کەس بچم سۆنەرە چیکە بکەم باشە ئەی سەبارەت بە عیادەکانی خارجی ئەهلی دکتۆرەکان کە لە عیادەی خۆیان پشکنین دەکەن مختبەر گرانە هەرزانە باش واللهی لەوێ گرانترە ڕاستە بەرام قسەیان خۆشترە زیاترت احتیمام پێ بەس دەدەن نەفسی دکتۆر نییە بەس نەفسی دکتۆریش بێت زیاتر احتیمامت پێ دەدەن قسەیان خۆشترە لە احتیمامت پێ دەدەن و گوێ لەم کسێرەکانە دەگرن بە جوانش جواب بەڵام لێرەوە نا والله لێر کۆنەر حیلاجێک لە 2000 گرانتر بێ دەبی لە دەرە بیکار ئارێ وڵێ ئێستا منەوە چەند ڕۆژە دێمەوە تا ئەشیعەم گرتێ بە 65,000 لە چەند دەرێ لە خستخانە هەلا حکومی بڵێ لە مەجانەکان بە 65,000 ئارێ وڵا کردیانە دانی ئێوارێ هەرێ تا سعات 11 ئێستا کە شتێک بیتن 11 دەوامەکەی دەکەنەفشە خەڵک سەری سوڕماوە لە نرخی جیاوازی فەحسەکان لە نۆرینگەکان لە نەخۆشخانە ئەهلیەکان بەڕاستەوە ستانداردە یانیش بازار نرخیار نییە بێگومان نرخەکەی هەرێکە و بەکەیوی خۆی بەڕاستی بۆ نمونە ئەشعالێکوانە لە خەسقان ڕزگاری بە 70,000 شوێنی کە ئەهلیە لە دەرەوە بە 70,000 دەگریت لە هەمان ئەشعە MRI بۆ نمونە یان سیسکانە دەگاتە 200,000 300,000 دەڕوات نفسی شتە هەمان شتە نفسی جیهاز هەمان نفسی ئامێر ئەو کەسە لێکوانە لە ئەشعی دەگری لێرە هەمان کەسە ئێوارە لە دەرێ ئەو ئەشعی دەگرتەوە لە یعنی بە هەفتە لە دەرەوە بە 200 بە 200 هاتە 300 دەڕوات ئەهلیش هەیە بە هەفتە ئەهلیش هەیە بە هەفتە بڵێ باشە چۆن فەرقێکی ئەوەندە زۆر هەیە هەفتە 200,000 لە چی 70,000 لە چی ئەوەندە ئیمە کوایەتەکەی باشترە بەس ئەمە دکتۆرەکان بەڕاستی لێکوانە مە لە لیژنەی ئێمێسی ینی هەفتانە MRI دەنێرن دەڵێن بڕۆ کامی هەرزانەی لێوێن دەربیگرە استقلال هەیەوە استقلالە چ دەڵێیتە دکتۆرەکان ئەوانەی لە عیادەی خۆیان پشکنین دەکەن پێت باشە خزمەت گوزاریەکانیان یان پارەکە زۆرە وەڵڵا پارە زۆرە چکە ئیش نییە کاری نییە کەسابەت نیرۆ گەنجان لۆ هیچ گەنجشی کەسابەت نییە بەڵام دکتۆرەکان دەڵێن لە دەرەوە پارە زیاتر دەدرێ ئەمە زۆر کەم وەردەگرێت وەڵڵا پارە زیاتر دەدرێت خەیت نییەکە ئەتۆچی کەسابەت نەبی ئیشتێک نەبی بکەی مەحنا ئەوەیە بە چ پارەی پێیا دەکەی زەحمەتە ئادی کابرا کرێ کارە بە چ بینی مۆزەف نییە دەوامە چی نییە شتە چی نییە ڕۆژە ئیشەشی بە هەفتە چی ڕۆژە ئیشەشی دەکاتن بە ڕۆژە ئیشەکەی لە دکتۆری کات دکتۆر بۆ پێکە تۆ دکتۆری پسپۆری چاوی زۆر جاران هاوڵاتیان گلەیی لەوە دەکەن دەڵێن پشکنینی دکتۆرەکان پارەکەیان زۆر بەخێر بێن لەوانەیە ئەوە من حەقیان دەدەمێ لەو شتەیانی کە لەبەر باری ئابووری ئەو شتە بوترێت بەڵام ئەو خەلەلەکە لەوە نییە کە زۆرە خەلەلەکە لەوەیە خەڵک ئابووری خراپە زۆر باشە دکتۆر تۆ ئێستا لە نەخۆشخانەیەکی حکومی کار دەکەی حالی حازر پێشوازی لە چەند نەخۆش کرد ئەوڕۆ کە کەم بوو نەخۆش بەیانی عوتڵەیە 120 نەخۆشمان دیت ڕۆژانە ئێمە لێرە 120 لە لای کەمی تا 180 نەخۆش دەبینین بەڵام زۆر نییەمە ژمارەیەکی گەلک زۆرە هەمویان دەبینین لێرەش ئێمە مشکلەمان هەیە گرفتمانێ دەبێ هەمویان ببینین بە هەموو بەیەک چاو تەمەشایان بکەین بەڵام بەداخەوە ینی 180 نەخۆش نینە ینی نەخۆشییان زۆر سووکە کە جیان ئێرە نییە 180 ئەوانەی دێن پشکنین دەکەن نەخۆش نین نەخۆش نین چاویان ینی نەخۆشی نەخۆشخانەی ڕزگاری نین ئی بنکە تەندروستیەکانن لە شوێنی تر بە چارەسەری شتی بەسیط دەکرێت جیاوازی لە نێوان نەخۆشخانەی ئەهلی و حکومی هەیە بۆ دکتۆر نەشتەرگەریای بکات لە ئەهلی نەشتەرگەریەک بکات لە حکومی بە ئەمانە تۆ قسەی بکەم فەرق وەکو دکتۆرەکە نییە چکە دکتۆر دەیەوێت باشترین نەتیجە هەبێت باش تۆ لەگەڵ ئەوەی چاوقشانەوە بە نرخی نۆرینگە ئەهلیەکان نرخی نەخۆشخانە ئەهلیەکان و مختبەرەکان بکرێت ئەکید خۆی دەبێت بە بەردەوام شتانە بکرێت بەڵام چارەسەرەکەی بەڕاستی شتی ترە بیمەی تەندروستیە کە نەخۆش پارە نەدات. زۆر جار هاوڵاتیان دەڵێن ینی هەموو ئەو نرخانە گرانە دەرمان
پشکنینی نەخۆشیەکان ئێوە وەک وەزارەتی تەندروستی بەنیازی چین پێتان ئاساییان پێدا چونەوەی پێ دەکەن بە شێوەیەکی گشتی زۆردار هاوڵاتی کە باسی نرخ و گرانی دەکات بە شێوەیەکی گشتی هەڵی دەسەنجێنێت کە دەرمان و پشکنینەکە و نرخی یادە و فحسکردنەکە هەمووی بێکەوە دەڵێت گرانە بۆ ئێمە پێداچنەوە دەکەن و سندیکای پزیشکانی کوردستانیش بە هەمان شێوە ئێمە لەگەڵیان هەماهەنگین و نوێنەریان دەبێت لەو لیژنانە بۆی تێڕوانینی ئەوانش لەسەر پێداچنەوە بە نرخەکانیان چکە بەڕێستان دەزانن پۆڵینکردنی نرخەکانیش لەوێش لە نۆڕینگە تایبەتەکان بە جێرەی ئاستی بڕوانامە و ناونیشانی پزیشکەکەی پزیشکی ڕاوێشکارە کە بەرزترین پلەی پسپۆڕیە پزیشکی پسپۆڕی دێرینە وەتە ئەخسایی ئەقدەمە ئەخسایی خاوەنی بڕوانامەی ماستەرە دکتۆرایە دواتر یان پزیشکێکی شارەزای گشتی ئەوانە هەمووی نرخ و تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ماوەیەکی زۆرە هاوڵاتی گلەی لە نرخی دەرمانەکان دەکات هاوڵاتی گلەی لە نرخی پشکنینەکان دەکات بەجددی ئێوە بەنیازن بە نزیکانە چارەسەری بکەن یاخود ماوەیەکی درێژ دەخایەنە بەڕێستان دەزانن کەماوەی چەند ساڵێکە کۆمەڵێک کێشە کەڵەکە بووە کە پەیوەندی بە ڕەوشی ئابووری و ڕەوشی چۆنیەتی کارکردن و هەروها هاتنە ناوەی کەرتی تایبەت بە تایبەتی نەخۆشخانە ئەهلیەکان کە لەم چەندین ساڵی دواییدا بۆتە بەشێکی گەورە لە سیستەمی تەندروستیدا بۆیە ڕێخستنەوە پێداچنەوە بەو کەرتە بەو نیازە نەک تەنها لە بۆ نرخ بۆ ڕێخستنی کاری هاوبەشیشواتە ئەومان پزیشکە هەمان کارمەندی تەندروستی و فەرمانبەرە لە کەرتی گشتی لە کەرتی تایبەت کار دەکات بۆی بتوانین ئێمەش هانی کەرتی تایبەت بدەین پژگیریان بکەین پاڵپشتیان بین بۆی کارەکانی ڕێک بخینەوەک لە دوو ئاراستەی جیاوازدا کار بکرێت و هاوڵاتی لەو نێوانەدا ڕۆتینێک و سەردان و سەر لێ شێوایی هەبێ و یەکێک لە خاڵە گرنگەکانی هێڵە گشتەکانی بەرنمەی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان کەمکردنەوەی ڕۆتینە بەسەر هاوڵاتی و باشترکردنی خزمەتگوزاری تەندروستیە باش جەنابی وەزیر بەپێی بەدووادا چوونەکەمان دوو هۆکار دەبینین لە نەخۆشخانەکانی حکومی یەکێکیان کەمی دەرمانە کە زۆر جار هاوڵاتیان گلەیی دەکەن دەرمان نیە لە دەرەوە دەرمان دەکڕن ئەوەی دیکەشیان زۆر جار باسدەوە دەکەن دکتۆری پسپۆر لە نەخۆشخانەکان کەمە چارەسەر چییە؟ دوو هۆکارت باس کرد کەمی دەرمان کێشەیەکی گەورەیە چونکە دەرمان لەسەر بودجەی حاکیمەی وەزارەتی تەندروستی یان حکوومەتی عێراقی فیدراڵە کە وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ لە ڕێگەی مؤسسەیەکی مادیە دەبێت بۆ هەموو پارێزگاکانی عێراقدا بین بکە بەڵام ئەو ڕێژەیە بۆ هەموو پارێزگاکان ناگات یان کەم دەگات بەڵێ هۆکاری نەبوونی کەمی دەرمانیشەیە هەندێک جار دەرمان دەبڕێت کەم دەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی دەرمانە سەرچەکانی کە پەیوەندی بە ژیانی مرۆڤەیە لە هۆڵەکانی پێشوازی فریاکەوتنەکان لە ناو نەشتەرگەریەکان لە بەشەکانی چاودێری چڕ ئەوەنەی کە پەیوەستە بە ژیانی مرۆڤ ئەوانە بە بەردەوام نەمان هێشتووە بە هیچ شێوەیەک ببڕێت چونکەوە پەیوەندی بە ژیانی مرۆڤی دکتۆری پسپۆر پزیشکی پسپۆر طبعا ئێستا لە یەکەمین بڕیاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پابندبوونی دەوامە لە ڕایشکاریەکان بە تایبەتی سبەینان دەبێت هەمووی پزیشکی پسپۆر لە ڕایشکاریەکان بێت ڕەنگە لە قەزا و ناحەکان بۆ هەموو پسپۆریەک پزیشکی پسپۆر نەبێت بەڵام لە ناو شار لە شار و شارۆچکە گەورەکان لە قەزایەکان پزیشکی پسپۆر هەیە و پزیشکی پسپۆر دادەیشی ئەوەی پابند نەبێت ئێمە گشتاندن و بڕیارمان پێداوە کە ئیجراعاتی یاسایی بەرامبەر ئەو کەسە وەردەگرێت کە لە دەوام نەبێت و لە کاتی دەوام لە دەرەوەی دەوامی خۆی کارێشتر بکە بۆی ئێمە بتوانین بەڵام بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەکی باش ئێستاکە بەڵام شتێک شەیە نەخۆش زۆر دوای 12 نیرۆ نامینێتەوە یعنی نەخۆشخانەکان خۆی چاڵ دەبێت باشە ئەو کاتێک کە نەخۆشێک سەردانی بنکەیەکی تەندروستی نەخۆشخانەیەک دەکات پێشەوەی کاتی دەوامی تەواو بێت دەرگاکە بە قفل قەپات دەکرێت ئێوە چی دەڵێنەوە ماڵاتی ئەگەر چاوی کامێرەی پێنەگە سەرپێچێکی زۆر گەورەیە و من دڵنیات دەکەم ئێستا تیمەکانی پشکنین و ئەگەر سەیری دام و دەستگاکانی ڕاگەیانشتان کرد ئێستا نیوەی شەوانش لە دوای شەوان درەنگیش سەردانی قەزاونەحەکان دەکەن شوێنە دوورەکان چونکە ئێمە تاکید لەوە دەکەینەوە کە پابندبوونی دەوام تەنها بۆ ناو شار و نەخۆشخانە گەورەکان ئێمە کۆمەڵێک ڕێگامانەیە بۆ وەرگرتنی سکاڵاکان لە ڕێگەی سندوقەکان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی لەسەر سندوقەکان هەیە و لە ڕێگەی سوۆشیال میدیا و لە ڕێگەی هەموو هێڵەکانی پەیوەندی بە هەر شێوازێک بێت و دام و دەستگاکان هەمویان مدیر و مدیریداری خەفەر و خەفەری ئیداریە دەتوانێت بەڵێ هاوڵاتی بەشێکی گەورەی چاودێری ڕەوشی تەندروستی لە چونکە هەر خۆی خزمەتگوزاریەکەش بۆ هاوڵاتی بەرپرسان لە کەرتی تەندروستی دەڵێن ڕۆژانە سەدان نەخۆشی جۆر بە جۆر سەردانی نەخۆشخانەکانی حکومی دەکەن بەڵام لە ئەسڵدا
لە سەدا هەشتای ئەو کەسانی کە دێنە نەخۆشخانەکان نەخۆشی ڕاستەقینەیان نییە. دەژڵێن ئەو لۆدە زۆرەی کە لەسەر نەخۆشخانە حکومیەکانە وای کردووە هەندێک جار دکتۆرەکان و کارمەندانی تەندروستی فریای تەواوی ئەو نەخۆشانە نەکەون. هاوڵاتیان دەڵێن نرخی نۆرینگەکان نەخۆشخانەکانی ئەهلی تاقیگەی پزیشکی لە هەرێمی کوردستان زۆر زیادە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی کار لەسەر دانانی نرخێکی گونجاو لەسەر تەواوی خزمەت گوزاریەکان بکات. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت پرۆژەمان هەیە و کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان سوورە لەسەر ئەوەی چاکسازیێکی تەواو لەسەر کەرتی تەندروستی بکات بە شێوەیەک کە لە خزمەتی هەمووان بێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستکرێت.